ئەو ئەوازە لە سەداواکاری کاک هەڵگورد کاوانی و کاکلۆڤانی کاوانی بەخێراتێکی کاک بۆتان کاوانی دەکەین بەخێر بێ بەسەر سەر و بەسەر سامان پێشکەشە بە فەیزی یادگاریم پێشکەشە بە کاک پێشکەشە بە ئامیر سولەیمانی و هەموو کاوانی دار و بەردی کاوانی زانت بم دڵم بە وەستی شادە دوێنێ پێی گوتم کاکە گوتم ئەی بێ ئیفادە نە من دەبم بە کاکرد نە تۆش بە بابەدادا ڕەشحاری بێ ئیزازەت بە سوود خۆیان ئاوادا پێشکەشە ناکەم سوی ئیستیفادە ئاوێسانی سەیزادەم تێبگەین خانەوادە کە تۆوا بێبێ وەفا ئەبەواندا زەوڕادە منی زۆر پەشیمانم دڵم بە بێوەفادا درمانی وەسی مەسین دەگانی
من تکا بۆی دەڵێم بەڕەوانی ئامن ئەو بەندەی دەڵێم ئەگەر بگرێم زیندانی سەرم دەبرێ لە ژێر ساڵ وەکی دەری ئەڵمانی کاکە من دەلیرەیە بۆی دەڵێم بەتەرخانی ئێستا ئیشمان بۆ ناکە تێناگەم بۆ ئەوهانی کاکمان دەدەدوێنم کاکە من دەدەدوێنم دوورگێ لە نیگەرانی کاکە سوحبەتی دەکەم بۆی دەڵێم بەڕەوانی شۆخێکم لەگەڵ کردی سا بە زمانەکەی ئێرانی دەنامەندە زۆر مەردە باکش دنیا بزانی لە مێژە ساک دەیناسم بۆی دەڵێم بەتەرخانی وەستا زیرەک دەدوێنم شازی وەستایەکانی لێدا کوڕی شەریفی ماز دەکەم چاوەکانی هونەرجە گشتی لێدا بەندەت بێ بە قوربانی یا ڕەبی سەرکەوتوو بێ دوور بن لە نیگەرانی ئامن ساشیان دەدوێنم بژین زە هەموو کاوانی دەبێت ساشیان بۆ بڵێم دەوروبەردی کاوانی وەستا زیرەش بیتە کاوانیەوە سڵاو لە جەماعەتی فەیزی یادگاری ئیمۆرس سڵاوتان لێبێ ئای لە من و ئای لە چێ ئای لە لەنزەی مەلەشێ مەلەک وەک مانجی سواردا کلەی لە چاوان دەشێ لەرشێت و لەرشێ دایکت ئەو ساڵ دەگرم یارەکێ هاتا پار دۆستی من بوو ئەو ساڵ دڵی دا بەشێ هاتا پار دۆستی من بوو ئەو ساڵ دڵی دا بەشێ دەستی ناوە لە لێشێ ڕاوەستاوە لە دەرشێ پایەدار پێوار بشی بۆوی دڵێم بەندەشێ دلۆڤانی کاوانی بۆوی دڵێم بەندەشێ سۆڵۆیەشی بڕۆی دەی لەشێ هەموو دوژمنێ یاڵا زەرب و باڵەبانێکی لۆکۆ زەرب و باڵەبان زەرب و باڵەبان سڵاو لە محەممەد سێوێ سڵاو لە شێخ نیهان ڕئیسی قاساقچیەکانە بژی ئەوە هەوە ئەیهان فەرەب سڵاو لە سامۆی ڕاوی خۆشەویست تاجی سەرمان وەڵڵا مامەوەتەوە هەی بژی تاجی سەرمان بۆتان کاوانی لە مێژە پێم خەرزانی يلا